یوکسەک دوای 6 مانگ لە ئەمە دادگای کرا. هاوسەرۆکی گشتی دەبەپە کامەران یوکسەک لە بەرچەند لێدوانێکی لە چالاکیەکدا 6 مانگ لەمەوبەر لەلایەن دەوڵەتی تورکەوە دەستگیر کرابوو. ئاکەپەش دەیویست 15 ساڵ زیندانی بەسەر کامەران یوکسەکدا بسەپێنێت. دانیشتنی یەکەمی دادگایکردنی هاوسەرۆکی گشتی دەبەپەش ئەمڕۆ لە شاری ئامەد بەڕێوە چوو. دانیشتنەکەش لە پێنجەمین دادگای تایبەت بە سزای قورس لە شارەکە بەڕێوە چوو. لە دادگایکردنەکەدا هاوسەرۆکی گشتی دەبەپە سەباحەت تونجەل پەرلەمانتارانی هەدەپە و پەرلەمانتاری بەریتانی کاتی ئۆسامار، سەرۆکی سندیکای گشتی بەریتانیان سەیمۆن دۆبنس و چەندین بەڕێوەبەری هەدەپە و دەبەپە و کەژا ئامادە بوون. بەڵام بەڕێوەبەرانی دادگا بە بیانووی ڕەوشی ناسایی تەنها ڕێگای بە سێ پارێزەدا کە داکۆچی لە مافی کاموران یوکسەک بکەن. دوای چەند کاتژمێرێک ئاعتزاری پارێزەران هاوسەرۆکی دەبەپە کاموران یوکسەک ئازاد کرا.